هاتووە لە بەشی پێنجەم لە باسەکانی خوتبە بە خزمەت ئێوە بەڕێزی خۆشەویست گەشتمەوە. نا ئەم ئافرەتە هاوسەری نییە، لەبەر ئەوە ترسێکی گەورەی هەیە لە بەنی ئیسرائیل. کاتێک کە بەم مناڵەوە بڕواتە لایەن ئەبێت چ تۆمەت و بوهتان و درۆیەکی بۆ ساز بکەن. کەسێکی ئیداریە، کەسێکی کۆمەڵایەتیە کە خۆی بۆ خۆی ئەمە بۆ مەلا شتێکی زۆر باشە. دەنگێکی ئێجگار خۆشیشی هەیە، قورئانێکی زۆر باشیش ئەخوێنێ، خۆی ئەوە زۆر مەرجە بۆ خەتیب. فأتت به قومها تحمله قالوا يا مريم لقد جئت شيئا فريا. لە هەر کاتێکە خەڵک کێشەی بێ ڕوو دەکاتە مامۆستای ئاینی بەڕاستی. ئەم جمعەیەش کتێبە خوێندۆتەوە یا کتێبی بۆ خوێنیتەوە یان مەسادیر و ئینتەرنێت و ئەمانە بەدوایە ئەڕۆیت خۆت حازرەکەی.